والشريان داقرم لري خبات حاضرم ترس لدلم ناقرم أراد من آقرم داول الشريان داقرم لري خبات حاضرم ترس لدلم ناقرم تاوم لأخوار حلاتا دلم پر لا آواتا يانم فداي ولاتا دجمن رولا نهاتا تاوم لأخوار حلاتا دلم پر لا آواتا جانم فداي ولاتا دجمن رولا نهاتا جنو جيان آزادي سرچاوي جين وشادي جنو جيان آزادي سرچاوي جين وشادي زمینم کس وازلیل نوینم الله هلگر اوینم رارو لی شیرینم الله هلگر اوینم رارو لی شیرینم جنو جیان آزادی سرچاوی جین و شادی جنو جیان آزادی سرچاوی جین و شادی دجمن آقرم داول شريان داقرم لغي خبات حاضرم ترس لظلم ناقرم أرا دجمن آقرم داول شريان داقرم لغي خبات حاضرم ترس لظلم ناقرم جنو جيان آزادي سرچاوي جين وشادي جنو جيان آزادي سرچاوي جين وشادي إنسانة قشتي للام يكسانة دسم لنا ودسيانة كالسيل من كسيانة تشتم هر إنسانة قشتي للام يكسانة دسم لنا ودسيانة كالسيل من كسيانة جنو جيان آزادي سرچاوي جين وشادي جنو جيان آزادي سرچاوي جين وشادي أرا دجمن آقرم داول شريان داقرم لغي خبات حاضرم ترس لظلم ناقرم أرا دجمن آقرم داول شريان داقرم لغي خبات حاضرم ترس لظلم ناقرم کس لکس نپرسی رشم استار روزگار ور بروانا رفیق کچپ هستا روزگار رجیم مناینیا کس برجیم برواینیا هموهان مرگا بقین دیره هر مردن لجياتي جيان تبرو بيري نمان دير لجياتي هبون ديت بيشوازي نبون دير رويا قدغا شير كنيا قدغا
هەموو لێرە قەدەغا. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵان کاتتان باش. ئەمڕۆ چوارشەمبە 2 سەرماوەزی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 23 نۆڤەمبری 2022 زاینی بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە قیام و شۆڕشێک کە هەر ئێستا لە ئێران و لە کوردستان جەرەیانی هەیە و ئەمڕۆ 69هەمین ڕۆژی ئەو قیامە بوو بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ژمارە تەلەفۆنەکان بۆ ناردنی هەواڵ، وێنە و ڤیدۆ هەواڵی ئێوە ئەوەیە کە ئێستا لەسەر شاشەی تەلەفۆنەکە جگەلەوە ژمارە تەلەفۆنی پێشتری بەرنامەی زیندوو 2046 702 61 67 64 لە ڕێگەی تۆڕی ئینتەرنەتی واتساپ یا تەلەگرام هەر کامێکیان ئاسانتر و بۆ ئێوە لەبەردەست بوو ئەتوانن هەواڵ و ڤیدۆ و وێنەکان لە ناڕەزایەتی و خۆپیشاندنەکانمان بۆ بنێرن. لە کاتی بڵاوبوونەوەی بەرنامەی ڕاستەوخۆشدا ئێوە هاوکات دەتوانن نامە پرسیار یاکو لەسەر لێکدانەوەی ئەو میوانانەی کە دێن لەم بەرنامە قسەباسان بۆکەن بێنە سەر هێڵ یا پەیاممان بۆ بنێرن و بەشداری باسەکەمان بن. هەروەک ئاماژەم پێدا شۆڕشێک کە لە کوردستان، لە ئێران و لە ئاسی دنیا دەنگی داوەتەوە بە شۆڕشی ژینا بەناوبانگە ئەمڕۆ پێی نایە ناو 69هەمین ڕۆژی خۆی. زۆربەی شارەکانی ئێران و بە تایبەتی شارەکانی کوردستان ئێستا میلیتاریزەیە. هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە سەرچاوەکەی ڕعب و وەحشەتە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانی کردووەتە مەیدانی جەنگ و ڕاستەوخۆ بە ئەسلحەی گەرم تاقە لە خۆپیشاندەرانێک دەکات کە تەنیا هاوار و دروشم و دەستیان خاڵیە. زۆر جار فەرماندەکانی سەر بە سپای پاسداران و دام و دەستگا ئەمنیەتەکانی ئێران هەڕەشە لە هێزە سیاسیەکان دەکەن و گوایە کە ڕێخەری ئەم حرەکەتە ئێعترازیانە لەلایەن هێزە سیاسیەکانەوەیە. ئەمە هەمووی سەرچاوەکەی ڕعب و وەحشەتێکە کە سەرتاپای کۆماری ئیسلامی داگرتووە و لە نەگەرانیەکە لە قیامێک کە نەتیجەکەی دەبێتە ڕووخانی کۆماری ئیسلامی. زۆربەی لایەنە سیاسیەکان لەوانەش کۆمەڵە بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستان و دژ بەو جەنایەتانەی کە کۆماری ئیسلامی لە شارەکانی کوردستان، لە جوانڕۆ، لە مەهاباد، لە بۆکان، لە پیرانشار، لە سەقز و باقی شارەکانی تری کوردستان هەڵقاندویانە بۆ پشتیوانی باقی شارەکانی تری ئێران بەیانی واتە ڕۆژی پێنجشەممە بانگەوازی مانگرتنێکی گشتیان لە ئاستی سەراسەری داوە و زۆر جار لێکدانەوەی لێکراوە و هەڵوێستی لەسەرگیراوە و گوتراوە کە بۆچی ئەم بانگەوازە ڕێکخراوە. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بانگەوازە، بۆ وردبوونەوەی زیاتر لەسەرەوەی بۆچی ئەم بانگەوازە و لە بەیانی ڕۆژی پێنجشەممە دراوە بە کۆمەڵانی خەڵک لە ئێران کە لە مانگرتنێکی گشتی و سەراسەری بەشدار بن، داوامان لە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیری یەکەمی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کردووە کە بێت لەم بەرنامە وەڵام بە چەند پرسیارمان بداتەوە. ئەگەر هاوڕێیانمان ئامادە بن. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، سڵاو لێبێم، کاتت باش. سپاس بۆەوەی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بوویت. سڵاو بۆ ئێوە ماندوو نەبن ئەوە سڵاویشم هەیە لە خزمەت بینەرانی بەڕێزدا لە خزمەتاندا.
هاوڕێ برایم زۆر لایەنی سیاسی و زۆر لە ڕێکخراوەکان لە ناوخۆ ڕێکخراوە مەدنیەکان و زۆر لە کەسایەتیە بەناوبانگەکان چوونەتە پشت مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەممە سێی سەرماوەست لە ئاستی ئێران وە کۆمەڵەش یەکێک لەو لایەنانەیە کە لە ڕاگەیاندنێکدا بانگەوازی گشتی بۆ ئەو مانگرتنە داوە. ئەمەوە بپرسم بزانم هۆکاری ئەم بانگەوازە چ بوو و چ زەمینەهایە کە موجودە ئێستا لە جەرەیانی شۆڕش و قیامێک لە ئێران و کوردستان کە زەرورەتی ئەم بانگەوازەی ایجاد کرد. لە سەرەتای بەرنامەکەدا ئێوە باستان کرد ئەم شۆڕشەی کە ئێستا لە جەریاندایە چەخماغەکەی لە کوردستانەوە لێدرا، یعنی دەستپێکێکی زۆر درەوشاوەی هەبوو و درێژە پێدانیشی هەر درەوشاوە و زۆر جێیهوا ومێد بوو، یعنی کە لە کوردستانەوە تەقیەوە ئەم ئاورە سەری هەڵدا و ئەو شەپۆرە زۆر خێرایی هەموو ئێرانی داگرت و بوو بە شۆڕشێکی سەراسەری لە هەموو ئێران و ماوەی نزیک بە 3 مانگیش ئەوە دەبینی کە ئیدامەی هەیە. ئێمە مەبەستمانەوەیە کە ئەم شور و شەوقە ئەم هەیەزانە ئەو هەمبەستەجیە بڕوە تا سەرکەوتن و نەوەستێ. لە هەموو مهمتر ئەو هاوپشتەیە، لە هەمووی مهمتر ئەوەیە کە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کۆمەڵانی خەڵکی ئێران بەشە جۆراوجۆرەکانی لە یەکتر بە هیچ شێوەی لە شێرەوەکان دانەبڕێن. خەبات و مبارزەیە کە دەستیان پێکردووە هاو ئاهەنگ دەگەڵ یەکتر و هەمڕاهی یەکتر بەرەو پێشی بەرن. لە ڕۆژانی ڕابردوودا ئێمە شاهیدی ئەو بووین کە کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی توندوتیژێکی گەلێک زیاتر لە شوێنەکانی دیکە، ئەلبەتە نمونەیمان بەتایبەت لە بەلوچستانی بوو لە شوێنەکانی کرد توندوتیژی بەکارهێناوە، بەڵام بۆ ماوەی چەند ڕۆژێک ڕژیم تەمەرکوزی کردە سەر کوردستان و هەوڵیدا بۆ ئەوەی کە بە نمایشی نظامی بە کوشتاری خەڵک بە بەکارهێنانی هەموو جۆرە ئەسلحەیەک لە ئەسلحەی قورس و نیوە قورسەوە بگرێت تا گازی شیمیایی تەنانەت هەمووی ئەوانە ئەو خەڵکە مەرعوبکە. بۆ ئێمە دیتمان خەڵک نەتەنیا بەوانە مەرعوب نەبوو، بەڵکە بۆ بە خاکسپاردنی گیانبەخت کردوانی بە چەندین قاتی زۆرتر هاتی سەرشەقام و لە ئاپۆرەی جەماوەری بە هەزارانی لە ناشتنی گیانبەخت کردواندا بەشداری کرد. یعنی جارێ دەمەوێت بڵێم یەکەم ئامانجی کۆماری ئیسلامی بەدی نەهات، ئەو دەیهەوێت ئەو خەڵکە مەرعوبکە، ئەو خەڵکە مەرعوب نەبوو و نمایشی ڕۆژی دواتری دوای گیانبەختکردنەکان دوای جنایەتەکانی کۆماری ئیسلامی نمایشێکی گەلێک بەهێزتر بوو تەنانەت لە ڕۆژانی سەرەتاش. ئەوە جارێ لەلایەکەوە، بەڵام لەلایەکی دیکەوە نابێ ئیجازە بدەین کە کۆماری ئیسلامی دەستی ئاواڵە بێ کە هەر ئەبزارێکی هەر ئامرازێکی ویستی لە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاوا بە ئاسانی بەکاری بێنێ. ئەوە بەچی دەکرێت؟ بەوە دەکرێت کە هێزەکانی بڵاوکەینەوە، بەوە دەکرێت کە لە هەموو شوێنەکان ئاعتراض و ناڕزایەتی بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بخرێ و هەماهەنگ بێ کە دوژمن نەتوانێت تەمەرکوز بکاتە سەر ناوچەیەک منتەقەیەوە لەوانە تەمەرکوز بکاتە سەر کوردستان. ئەوە زۆر زۆر زەروریە و زۆر زۆر زەروری بوو. لە پێناوی ئەو زەرورەتەدا و لە پێناوی هاندان و ڕێنوێنیکردنی خەباتی جەماوەری لە سەرتاسەری ئێران بۆ ئەوەی کە پشتیوانیەشی کاریگەری فەوری لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات، دیارە تەماس گیرا دەگەڵ هەموو حزب سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها لەگەڵ چەندین حزب لایەنی سیاسی دیکەی سەرتاسەری لە ئێران و لە هەماهەنگێشی بەکردەوەدا ئەو ڕۆژە ڕۆژی پێنجشەممە دیاری کرا بۆ ئەوەی کە مانگرتنێشی گشتی لە سەرتاسەری ئێران بەڕێوە بچێت. خۆشبەختانە ئەم سازمانە سیاسی ئێرانیەکان بەدەمیێواتن ئەم سازمانە سیاسی کوردەکان بە هەموو تواناوە لە حزبی ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستان، پێژاک و چەندین کەسایەتی ولایانی دیکە ڕێکخراوە مەدەنیەکان هەمووانە بە گەرم و گوڕی
ئەو تاکتیکە و سیاستیان پەسەند کرد و بە شوێنیشیدا خەریکن کاری بۆ دەکەن بۆی کە سبەینێ بەڕێوەی بەرن. ئەوەی کە گەلێک گرینگە ئەوەیە کە ئەم بانگەوازە جوابێکی ئەرێنی قاتعانە وەربگرێتەوە. من دەزانم بەهۆی ئەوە کە ئێمە ئامرازی پێویستمان لەوانە بەدەستەوە نەبێ یا هەموو ئەو زەرفێت و ئیمکاناتێکە لە کوردستان هەیە لە باقی شوێنەکانی دیکە بۆمان بەکارنەیە، بەڵام لە هەمان کاتدا ڕادەی ئامادەیی خەڵکی کۆمەڵانی خەڵک لە باقی شوێنەکان ئێران زۆر لەسەرەوە دەبینی ئەوە تا دەبینی مەسەڵەن جوانان لە تەورێزەوە دێن بۆ کوردستان بۆ گیانفیدایی و لە کوردستانیش کە هیچ کەم و کەسریان نهێناوە. من لەو خۆناغەدا لەوەخەدا دوو پەیامم هەیە. پەیام یەکم بۆ کۆمەڵانی خەڵک و هەموو جەماوەری شۆڕەدێر و جوانان لە هەموو ئێرانە، نابێ ئیجازە بدەن کۆماری ئیسلامی کوردستان بە تاق بخاتەوە، نابێ ئیجازە بدەن کوردستان بە هەر ئەبزارێکە ئامرازی کەویستی سەرکوتیکە. ئەم شۆڕشە چۆن دەستی پێکرد دەبێ ئاواش بەرەو سەرکەوتن بڕوە. ئەو شۆڕشە بە هەمبەستگی و هاوپشتی هەموو کۆمەڵانی خەڵک لە ئێران لە کوردستان و بە قاتعیەت و سەرسەختی و ئیرادەی کۆمەڵانی خەڵک لە کوردستان دەستی پێکرد کەوایە ئەگەر دڵمان بۆ شۆڕشە دەسووتێ و ئەگەر دەمان هەوێ بە نەتیجەی قەتعی و نهایی بگەێنی دەبێ هەموو هێز و توانای خۆمان بۆ پشتیوانی لە هەر بەشێکی کە ئەحیانەن کۆماری ئیسلامی بیخات هەوێ تاقی بخاتەوە و زەربەی لێبدا هەموو توانایانە خەینەکان. بۆ خەڵکی کوردستانیش پەیامەکەم ئەوەیە کە ڕاستە ئەو بانگەوازی مانگرتنی گشتی بۆ هەموو ئێرانە، بەڵام کوردستانی لێ ئستثنا نەکراوە. پێش هەموو کەس هەموو لای شار و دێهاتەکانی کوردستان، دوکان و بازارەکان، مەدرسە و دانشگاکان، کارگا و کارخانەکان و هەر شوێنێکی کار و ڕەنج و هەر شوێنێکی کە بەرچاوە و دەتوانێت مانگرتنی ئێرادەیەکی جەماوەری بەردەستە نیشاندا هەمووی تعتیل بکرێت، هەمووی دابخرێت. ئەوە ینی کوردستانیش دەبێت خۆی لەگەڵ ئەو بانگەوازە هەمراهی بکات. ئەوەی کە زۆر مهمە ئەوەیە کە ئێمە دەبێت بزانین کە ئەم شۆڕشە بەردەوامە و دەبێت بەردەوام بێ وەکەوایە دەبێت هێز و توانای خۆمان بە شێوەیەکی سازماندراو بە شێوەی ئاگاهانە بخەینەڕێ. یعنی دەبێت بڕۆین بەرەو ئەوەی کە لەم دەستکەوتانێک کە تا ئەسا بەدەست هاتووە ڕێکخرا و تەشکیلات و سازمان پێکبێنین. لەم دەستکەوتانێک کە تا ئەسا بەدەست هاتووە بکەینە مەبنا بۆ هێنانە ڕووی ڕەهبەرانی خۆشنیە و مەقبوڵی ناوجەماوەر. ئەوە هەنگاوەکانی دواییمانەوە من دڵنیام تێدا سەرکەوتوو دەبین، دڵنیام لەوەی کە ئەم بانگەوازەی ئێمەش بۆ سبەینێ وەڵامێکی باش وەردەگرێتەوە لە ئاسی هەموو ئێراندا و ئەوە تەجربەی ئەم ڕۆژانی ڕابردوو نیشانیدا کە لە زۆرێک لە شوێنەکانی ئێران تاکتیکی مانگرتنی گشتی گواستراوەتەوە، ڕەچاو دەکرێت و من ئومێدەوارم ئەمە بە قاتعیەتەوە لە سەتی ئێران بەڕێوە بچێ بە تایبەت هەموو شوێنەکرێکاریەکان، هەموو کارگا و کارخانەکان، هەموو مەدرسە و دانشگاکان، بازار بە تایبەت کەسەبە و بازاریان کە بەرچاوترە مانگرتنەکەیان ئەوانە هەمووی بە پشتیوانی لە خەڵکی کوردستان بۆ قەدرشناسی لە کۆمەڵانی خەڵکی لە کوردستان کە گیانفیداییان کردووە، قوربانیان داوە، قاتعانە بێنە پێی ئەم مانگرتنەی کە بانگەوازی بۆ کراوە. کاک سیبراهیم وتت هیوادارم کە خەڵک بشنە پشت ئەم مانگرتنە و بەیانی لە مانگرتنێکی گشتی و سەرتاسەریە بن. ئەوە هیوایەک بوو تا چەندێک نیشانەکانی دیارە کە خەڵک پێشوازی لێکە، یانی شتێکی عینی کە نیشان لەوە بدات بەیانی زۆربەی خەڵکی ئێران بێنە پشت ئەو مانگرتنە. نیشانەکان پەیوەندیان هەیە بە پێشرفتی هەموو ئەو بزوتنەوەیە، ئەو شۆڕشەی کە
دوو مانگ و ئەوە هەرنۆدە ڕۆژە لە زەریاندایە ئێمە ماوەی ئەو دوو مانگ و نۆ ڕۆژەدا هیچ شتێک غەیری پێشکەوتن و پێشڕەویمان نەدیوە پاشەکشەمان نەدیوە پاشەکشەمان لە ئامانجەکانی ئەو سەرهەڵدان و شۆڕشەدا دیوە پاشەکشەمان نەر لە ڕادەی جەماوەری بوون و بەشداری جەماوەردا دیوە هەتا هاتووین هەر بەرەو پێشچووی مەسەڵەن بۆ نمونە لە پێشدا بە مانگرتنی گشتی لە کوردستانەوە دەستی پێکرد هەمومان ئەو وەختێک کە ئەو مانگرتنە بەڕێوە دەچوو ومێدمان دەخواست کە شێوەی مانگرتن بەعنوانی ئامرازێکی کاریگەر بۆ شارهێنان بۆ کۆماری ئیسلامی بۆ بەهێزکردنی ئەو شۆڕشە بگوازرێتەوە بە واقعی شوێنەکان ئێران پاش ماوەیەک دیتمان ئەوە بە حقیقەت پێیوەست یعنی بوو بۆ واقعیەتێک و دیتمان کە بەرەبەرە لە شارەکان جۆراجۆر بەتایبەت لە تاران مانگرتنی کەسە بەو بازاریان مانگرتنی معلیمان مانگرتنی بەشە جۆراجۆرەکانی دیکە سەری هەڵدا ئومێدمان ئەوە بوو ئەومان ئەوەیە کە چینی کرێکار لە هەموو بەشەکانی کە جمگەی ئەسلی ئابووری و اقتصادی وڵاتن دەست بدەنە مانگرتن ئەوەش وەکو ئارزوویەک بە نەزەر دەگەی یا وەکو چاوەڕوانێکی ئومێدەوار کنەندە بەڵام ئێستا دەبینین خەریکە بە حقیقەت ئەوەش دەبێت واقعیەتێکی عینی و دەبینین کە کارگەرانی چەندین بەشی ئێران هەر ئێستا بە داخوازی سیاسی لە ئەتسابدان و من دڵنیام هەروەکو چۆن پێشبینیمان لە مەوردی ئەوەی کە مانگرتنی گشتی سیاسی دەبێتە ئەمرازێکی زەخت بۆ سەر کۆماری ئیسلامی و دەبێتە ئەمرازێکی بەهێز بۆ بەرەو پێشبردنەوە شۆڕشە مانگرتنی کرێکاریش لە هەموو بەشەکانی کار و ڕەنج وردە پەرە دەستێنێ طبعاً مەسەلە ئەوە نییە ئێمە فقط ئارەزوو بکەین بۆکە ئەوە پەرە بستێنێ ئەو جێگای کە بە تەجربەی هەموو کۆمەڵانی خەڵکی دنیا ئێران هەموو ئەو مەربوتە ئەم مبارەزاتە لەسەر لە مێریخەوە نهاتوە لەسەر ئەرزێکی لەسەر زمینێکی واقعی خەریکە شکڵ دەگرێ و بەرەو پێشچێت کەوایە ینی ئەو دەستکەوتانەی کە خەبات و سەرهەڵدانی جەماوەری و شۆڕش و ڕاپەڕین لە وڵاتانی دیکە و لە وڵاتی خۆمان لە مەشروتێتەوە تا ئێستا ڕوویداوەوان هەمووی دەبێتە دەرس و تەجربە بۆ تەقوێتکردن بەرەو پێشبردننی ئێمە دەبێ ئەو دەرس و تەجربانە بگوازینەوە ئەوە وەزیفەیەکی گرنگی ئەو دەورەیە ئەمەیە گواستنەوەی ئەو دەرس و تەجربانە یعنی کەمکردنەوەی تەلەفاتی ئەو خەبات و سەرهەڵدانە تا ئەو جگای کە ممکنە بە ئازارێکی کەمتر بە نەتیجەیەکی گەورەتری بگەێنی و جگە لەوانە دەبێت دائیمەن تاکتیکی مناسب بنینە بەردەم کۆمەڵانی خەڵک ئەگەر هەڵەیەک لەدا ڕاستی کەینەوە بۆ نمونە دەڵێ مەسەلەن ئێمە دەبینین ئێستا هەمان کادا کە ئێمە خەریکی سازماندان و ڕێخستن و ئەو ئەرکانی خۆمانین بەجێبەجێکردنی ئەرکانی خۆمانین بەرامبەر بەو خەبات و سەرهەڵدانی کۆماری ئیسلامی و دوژمنیش خەریکە دوژمن خەریکە بە چاواشەکردن دروشمەکان چاواشە دەکات گۆشەیەکیان دەقرتێنێ شێکیان پێ ئیزافە دەکات شێکیان لێ زیاد دەکات لەلایەکەوە لەلایەکی دیکەوە مەسەلەن هەوڵ دەدا ئەو چینە و نەفرەتەی کە کۆمەڵانی خەڵکیانە لە خۆفرۆش و لە بەکرێ جیراوانی ڕێژیم لەوە ئیستیفادە بکە کەسانی خۆشنێویش بێنێتە ناو کایەوە بە وەسیلەی پرۆڤۆکاتۆرەکانی خۆی بە وەسیلەی کەسانی خۆی ئینسانهای خۆشنێو کە دەتوانن بڕبڕێ پشتی ئەو خەبات سەرهەڵدانە بن نێویان تێکەڵاوی ئەو نێوزراوەکان بکە و سەر لە خەڵک پشێوێنێ چاکە و خراپە تێکەڵ بێ تیاندایە لەناو ئەواملی ڕێژیم کە هەوڵ دەدەن ئاراستەی سەرهەڵدان و شۆڕشەکە جێگایەک بەرن کە دڵخوازی جمهوری ئیسلامیە کە جمهوری ئیسلامی هەوڵ دەدا بۆ ئەوەی کە بیان کێشێتە ئەو مەیدانەوە ئەوانە هەمووی ئەو پارازیتانان کە بە وشیاریەوە دەبێت بە بڕای من سرنجیان پێ بدرێ و من دڵنیام کە ئەو
جوانانەی ئەو خەڵکەی ئەو ڕەهبەرانەی کە لە سەرکردایەتی بە کردداری ئەو بزوتنەوە بەرەوە دەبن هەموو ئەو نوکتانیان لە بەرچاوە و ناهێڵن پاچی خلووس وە ئینسانی بوونی بزوتنەوەکەمان و خەباتەکەمان بە هیچ لەونێک بۆ پارازیتانە خەدشەدار بێ. هاوڕێ برایم هەرچەند وڵام بەم پرسیارە بەشێکی لە وڵام بۆ دوو پرسیارەی پێشوە هاتبوو، بەڵام شۆڕش و ئاخێزەکە هێشتا درێژەی هەیە. ئەو ئینتزارانەی کە لەم شۆڕش و ئاخێزە دەکرا بە بڕوای تۆ تا چەند بەرەو پێشوە و ئێستا لە چ ئاستەکەیە؟ بە بڕێم مەڕۆکو ئەرزم کردن لە چەند لەحاظ و بەرەو پێش چوە. یەکیان لە ڕووی ڕێخستنەوە، لە ڕووی ڕێخستنەوە ئێمە دەبینین کە چەند هەنگاو بەرەو پێش و جوانانی مەحەلات وردە وردە خەریکن بە ناوی خۆیان تەڕ دەکەن. شوڕای معلمان بە ناوی خۆی بە ناو نیشانی خۆیانەوە بەیانێت دەن، شوڕای کرێکاران بە ناوی نیشانی خۆیانەوە بەیانیەکانی بەیانیەی ناودارانی وەرزش و هوەر و هەمووانە بە ناوی خۆیانەوە دەردەچێ پشتیوانی دەکەن لە حاڵێکدا چاویان لە چاوی دوژمنە. ئەوە پێشکەوتنێکی گەورەیەوە نیشان دەدا کە ئێمە هەم لە ڕووی ڕێخستنەوە و هەم لە ڕووی تاکتیک و شێوەی کار و هەڵسوڕانەوە هەنگاوێک گەورە بەرەو پێشچووی. بە بڕای من لە ڕووی ناسینی دوژمنیشەوە هەنگاوێک بەرەو پێشچووی، یعنی توانیویانە جەماوەری ڕاپەڕی و تاکتیکەکان و شێوە شەگردەکانی دوژمن بناسن و بەرەبەرە فێر دەبن کە چۆنی پوچەڵکەنەوە. و ئەوە چاوەڕوانیەکە کە ئێمە هەمانە بۆ دوا ڕۆژیش لە هەموو زەمینەکاندا پێم وایە کە ئێمە پێشکەوتن دەبینین و نهایەتەن مەسەلەکە ئەوەیە کە ئەگەر ئێمە بزانین هێز و توانای خۆمان چۆن و لەکوێ مەسرەف دەکەین و داواخێدا خۆمان بۆ خەباتێکی نسبەتەن درێژ ماوەتر ئامادە دەکەین، ئەگەر بزانین دەبێ خۆمان بۆ خەباتێکی نسبەتەن درێژ ماوەتر ئامادەکەین، ئەو وەختە لە هەڵبژاردننی تاکتیک و لە حەزاتێک کە چ تەسلیماتێک دەگیرێ لەوەدا ورتر دەبین و دوژمن ناتوانێت زەفەرمان پێبێنێ. ئەوەی کە من چاوەڕوانی دەکەم ئەوەیە کە ئەو وشیاریە کە لە تاکتیکدا هەیە وردە وردە بێتە وشیاری لە ئستراتێژیشدا، وشیارەیە کە بمان با بەرەو سەرکەوتنێکی قەتعی. زۆر سپاس هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە، سپاس بۆی کە لەم بەرنامە قبوڵی زەحمەتت کرد و بەشداریت کرد. ئەگەر وتەیەک ماوە کە تۆ پێت وایە بۆ تەکمیلی قسەکانی خۆت یا بۆ ئەوەی کە بەیانی خەرە ڕۆژێکی گرنگە بۆ ئەم مانگرتنە کە ئێمەش هیوادارین کە خەڵک بەدەم ئەم مانگرتنەوە بچێت، ئەگەر پێت وایە وتەیەک ماوە بۆ تەکمیلی قسەکانی خۆت لە خزمەتە. داوام لە هەموو تێکۆشەرانی ئەم شۆڕشە چ لە کوردستان و لە چوو ئێران هەیە ئاگاهانە سبحینێ لە بەری بەیانیە و بۆی بکەونەکان هەوڵی بۆ بدەن بۆ ئەوەی کە ئەو مانگرتنە پەیامێکی محکەم بێ بە کۆماری ئیسلامی کە ناتوانێت هەر وەخت ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بداتە بەردەم ئەو هەموو جرم و جنایەتەی کە لەو ڕۆژانەدا ڕساوی کرد. زۆر سپاس بۆی کە بەشداری ئەم بەرنامە بوویت، بژیت بەشار. سپاس بۆ. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی گوێتان لێبوو وتوێژێک بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە، ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و دەبیری کمیتەی مەرکەزی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران. چەند پەیامێکمان بۆ هاتووە، ئەگەر ئیجازە بن من یەک دانەی بخوێنمەوە بە واتساپ. پەیامێکمان بۆ هاتووە ئەڵێ ئەو مانگرتنەی بەیانی تایبەت بە شارەکانی ئێرانە و کوردستان لەخۆ ناگرێت. بەڵێ بە وەڵام بەم بینەرە خۆشەویستە هەروەکو هاوڕێ ئیبراهیمیش لە قسەکانی هاتبوو پێشتر مانگرتن لە کوردستانەوە دەستی پێکرد و لە ئاسی سەراسەریە پشتیوانی دەکرا.
بەیانیش ئەبێت کوردستان پێشەنگ بێت، بەیانیش دەبێت شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستان لە مانگرتندا بن. ئەم مانگرتنەی بەیانی ئەبێ کوردستان دەستی پێ بکات و لە ئاسی سەراسەریش پشتیوانی لێ بکرێت. لە ئاسی سەراسەری جگە لەوەی کە هەروەکو لە قسەکانی هاوڕێ برایم هات هەنگاوێک بەرەو پێشە لە بواری شۆڕش و ئەم قیامی کە ئێستا لێران و کوردستان لە ئارادایە پشتیوانیە لە کوردستان و دژایەتیکردن و مەحکومکردنی ئەو جەنایەتانەیە کە ئێستا کۆماری ئیسلامی لە کوردستان دەیباتەڕێەوە. ئێمە لەوانەیە کاتمان زۆر نەبێت، میوانێکی تریشمان لەسەر هێڵی لەسەر لە ستیۆیە کاک ئەبوبەکری سالاری خۆشەویست لە وڵاتی فینلاندەوە. ئەگەر هاوڕێیانمان کاک ئەبوبەکری سالاریمان بە وەسڵکەن. کاک ئەبوبەکر سڵاو لێ بێم، کاتت باش، سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بووی. زۆر سپاس دەکەم، یەکدنیا مەمنون، زۆر سپاس کە و فرسەتتان پێدام. هەر لە ڕێگای ئێوە سڵاوم هەیە بۆ بینەرانیشتان و بۆ جەنابیشتان و لە پێش هەموو شتێکیژا پێم خۆشە سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و ئێران و سەرخۆشی لە خانەوادەی شەهیدان دەکەم و داواش هیواداریشم بریندارەکانی زوو چاپ بنەوە و دووبارە سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم دەستیان ماچ دەکەم هەموو ئەو کەسانێک کە ئێستەکانی لە زیندانەکانی جەمهوری ئیسلامیدان، هیوای سەرکەوتیان بۆ دەخوازم، لە خزمەتتدام. کاک ئەبوبەکر بە ئاگاداری ئەو قیامە هەیت کە ئێستا لە ئێران و لە کوردستان لە ئارادایە، هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەم وەزیەتەی ئێستا چییە و بە بڕوای تۆ چ دەبێ بکرێت بۆی کە ئەم شۆڕەشە ئەم قیامە ئیدامەدار بێت، تەداومی هەبێت بەمانایەک؟ تەبیعەتەن ئەو شۆڕشە شۆڕشی هەموو خەڵکی ئێرانە، ئیسەرجەم گەلانی ئێرانە بە کوردستانیشەوە. پێویستە هەماهەنگیەکی تەواو هەبێ لە بینی هەموو لیدەرەکانی مەیدانی، ڕێبەرانی مەیدانی لە کوردستان و سەرانسەری ئێراندا و دەبێ متەوەجی ئەوەش بین ئەوە ڕێگایکی بێ بازگەشتە. ئەمە لەگەڵ دوژمنێکی قەهار تەرەفین بەغەیرە سەرکەوتن هیچ ڕێگایەکی دیکەمان نییە. یەکگرتن ئەساسی کاری هەموو لایەکمانە، یەکگرتن هاوکاری هاوفکری ئەوە ئەساسی کاری مەیە، پشتگرتنی یەکتر و لە مەیدان بوون. بە هیچ شێوێک نابێ مەیدان چۆل بکرێت، بە هیچ شێوێک نابێ خیابانەکان چۆل بکرێن، دەبێ هەمومان لە مەیدان بین لە سەرانسەری ئێرانێدا. هیوادارم ئەوە ئاخیر شەڕمان بێ لەگەڵ ڕژێمی ئیسلامی ئێرانێ. کاک ئەبوبەکر، ئێستا لە کوردستان هێزەکانی ڕژیم خەریکن دەستەدەنە جەنایەت، ڕاستەوخۆ بە ئەسڵاحی گەرم تەقە لە خەڵک دەکرێت. لە ماوەی لانیکەم 5 ڕۆژی ڕابردووە زیاتر لە 42 کەس گیانی لەدەستاوە. جگەلەوە ڕۆژانە دەچنە سەر ماڵی خەڵک و بگیر و ببەندە و لە منداڵی ژێرتەمەنەوە هەتاکوێ پیر دەست ناپارێزن و دەچنە ماڵەکان و دەیان ڕفێنن. بریندارەکان لەسەر تەختی بیمارستان ئەفرێنن و ڕەوانەی بەندیخانەکان یا شوێنی نادیاریشیان یەکەم تەنانەت بنەماڵەکانیان شوێن و جێگای زۆربیان پێ نازانن و نازانن لەکوێن. بە بڕوای تۆ ئێستا بۆ ئەم هەلومەرجە کە خەڵکی کوردستان لە ئاوە بارودۆخێکان شارەکانی کوردستان میلیتاریزێ و بە قەولی خۆشتان وتان ڕژیم دەستی داوەتە جەنایەت، دەبێت چ بکەن؟ ئێمە هیچ چارمان نییە، دەبێ بەردەوام بین. خەڵکی کوردستان و ئێران دەبێ پێکەوە هەماهەنگ بن. ئەوە ڕەمزی کاری ئێستای ئێمەیە.
دەبێت محاولە بکرێت کە کەمترین خەسارەت بدەین. ئێمە نابێ بە هیچ شێوەیەک لە هیچ جێگایەک ئەو دەرفەتە بەڕژێم بدەین کە زەرەدی جددی بۆ حرەکەتەکەمان هەبێ. دەبێت کەمترین خەسارە بدەین. دەبێت خەڵکەکان لە ماڵەکاندا لە کۆڵانەکاندا کاتێک کە بۆ گرتنی کچێک کوڕێک کەسێک دێن دەبێت جیرانەکان وێکڕا هاوکار بن، نێڵن ئەو کاران بۆ بشتە سەرێ، نابێ پیان وابێکەوە جیرانەکانە بێدەنگ بن، دەبێ هاوکار بن لە دەربازبوونی کچەکان و کوڕەکاندا. یەکگرتن شەرتی ئەساسیان. ئەوەی کە لازمە کە من دەبێت ئێستاکە پێم خۆشە باسی بکەم، ئەوەی کە لە نێو خیابانەکاندا لە کۆڵانەکاندا لە کوچەکاندا لە سەرانسەری ئێرانەدا لە جەریاندا و بە تایبەتی لە کوردستانیدا ئەمە دەبێ بزانین ڕژێمی جەمهوری ئیسلامی ڕەوایەتی نەماوە، یعنی حەقانیەتی نەماوە. ڕژێمی جەمهوری ئیسلامی لە ئەوەڵی ئینقلابێشدا کە ڕێفراندومی خومەینی کرا خەڵقی کورد نای پێگوت، یعنی هیچ کاتێک لە کوردستانی ڕەوایەتی نەبووە و ئێستاش نێتی، بەڵام ئێستێکانێ لە سەرانسەری ئێرانەدا بە ئاشکرا دیارە کە ڕەوایەتی نەما و خەڵقی ئێرانی لە دەستی وەزاڵاتەوە و هاتوونەتە مەیدانێ ئەو کەڕەتەی. ڕەوایەتی جەمهوری ئیسلامی هاتوۆتە ژێر پرسیار. بەڵێ ڕەوایەتی جەمهوری ئیسلامی هاتوۆتە ژێر پرسیار، بۆیە دەبێ ئێمە هەماهەنگ و بەردەوام بین. و شتێکی دیکەش کە لازمە ئەمن ئەرستان کەم، جەمهوری ئیسلامی بەتاقی تەنێ دوژمنی کوردان نییە و بەتاقی دوژمنی ئێرانێش نییە، ئی خەڵقی ئێرانێش نیە بەتەنێ. جەمهوری ئیسلامی دژی هەموو ئینسانیەتە، دژی هەموو خەڵقی دنیاە، بۆیە ئێستەکانێ شەڕێکی مشتەڕەکمان هەیە، ئەمە هێندێکشمان لەسەر واجبە. بۆیە خەڵقێک کە لە دیاسپۆرایە ئێمە دەبێ کار بکەین کە ئەمە خەڵکی دەرەوە ئوروپیەکان ئەمریکیەکان دنیای غەرب دنیای ئازاد متەوەجی ئەوەی بکەین ئەو شەڕێکی مشتەڕەکە و ئەوان دەبێ ئاگادار بکرێن، دەبێت توودەی خەڵکی دەرەوەش ئاگادار بکرێنەوەی کە ئەو شەڕێکی مشتەڕەکە ئەوانیش وەزایفێکیان هەیە، ئەوان دەبێ ئاگادار بکەینەوە بە مەسئولیەتێک کە لە مقابل ئینقلابی خەڵکی ئێرانەدا ئێستەکانی هانە. هەرچی پتر دەبێت کۆشابن. ئەوەی کە ئێستەکانێت غەرب توانیوێتی تا ئەندازەیەک هاتوۆتە پێشێ تەسیری خەڵقی دەرەوە یەکجار زۆر بە لەو حرەکەتەیدا، بەڵام ئەوە کافی نییە. خەڵقی دەرەوە لە دیاسپۆرا دەبێت بەردەوام بێت، دەبێت بەردەوام بێ هەر کەسێک دەناسی سیاسیەکی دەناسی لە ئۆرگانیزاسیۆنێکیدا هەیە، لە هەر پەیوەندێکی هەیە لەگەڵ خەبەرنیگارێکی کە تەماس هەیە، دەبێت دەنجی خەڵقی ئێرانێ بێ بە واقعی. کاگ ئەوە بەکرد ئێوارێکە پێکەوە قسەمان دەکرد باسمان لە ئەرکی لایەنە سیاسیەکان کرد پێشەم بەرنامە بڕۆیەوە لایەنە سیاسیەکان بە تایبەتی چەپ لەم وارەیە چه ئەرکێکیە لە ئێستەی ئەم شۆڕەشە؟ پرسیارێکی زۆر دەقیقە و ئەگەر دیقەت بفەرمووی تەواوی ئینقلاباتی ئێرانێ لە مەشروتیەتدا بەرمەبنای حەداڵەتخوازی، ئازادی و ئینسانیەت بووە، بەڵام لە هەموو کارەتەیە ئینقلابەکە مسادرە کراوە و ئەوەی کە هاتوۆتە پێش. لە ئینقلابی دژی سەڵتەنەتی لە ساڵی 57دا ئەمن ئەو کاتەی جەعێڵ بووم و چالاکوانێکی فعال بووم، چالاکوانێکی مەیدانی بووم. شعاری ئەساسی ئەو کاتەی ئەوە بوو: بەرابەری، بەرادەری، حکوومەتی کارگەری. ئیسلامیەکان هاتن ئەو شعاران دەستکاری کرد. جەنابی کاگرایم پێش من ئیشارەی بە شتێکی زۆر جوان کرد کە شعارەکان دەستکاری دەکرێن، لاچیان دەخورێجی خولاسە دەستکاری دەکرێن. ئیسلامیەکان هاتن ئەو شعاران کرد بە بەرابەری، بەرادەری، حکوومەتی عەدلی عەلی. بەڵام ئەمە تەبیعەتەن لە چاومان لێیە هیچ یەک لەو کارانان نەکرد. ئەو کاتەی ئەمن لە بیرمە ئینقلابی ئێرانێدا لە ساڵی 57
چەپ زۆر لێک بڵاو بوو، هێزێکی یەکجار زۆر گەورە بوو، بەڵام کەس حازر نەبوو گوێ لە کەس بگری. چەپەکان کە من دەڵێم چەپ هەموو ئینسانێکی عەداڵەتخواز بەنەوعێک چەپە، هەموو ئینسانە عەداڵەتخوازەکان، هەموو دێموکراتەکان ئەوانە هەر هەموو لە دەکرێ بڵێ لە قالبی چەپدا دەکرێت تەماشام بکەی. لە ئینقلابی 57دا چەپ نەیتوانی یەک بگری، مشتەرەکاتیان بە حەدێک زۆرە، ئەگەر بڵێن لە 100% 99% ئەوانەی ئیشتراکاتیان هەیە 1% ڕەنگ بە ئیختلافاتیان هەبێ، ئەو کاتەی بە 1%ەکەیەوە نووسان. بۆیە ئێمە دۆڕاندمان ئینقلابیش لە قیسی و دووبارە مەجبورین ئێستا بەردەوام بین. ئێستا ئەمن دەڵێم ئەو 1%ەی دەبێ ئەو کەڕەتەی لێگەڕێین بە 99%ەکەیەوە بنووسین. چەپ شتی مشتەرەکی یەکجار زۆرە، ئەمە حتمما دەبێ هەموو گروپەکان، هەموو ئینسانەکانی عەداڵەتخواز پێکەوە هاوکار بن، چونکە کولەن ئینقلابی ئێرانێ هەمیشە عەداڵەتخوازانە بووە لە مەشروتیەتەوە. وشعاری ئەو کەڕەتەش ئەگەر دیقەت بفەرمووی ژن ژیان ئازادی لە ئێرانێدا ژەرفایەکی دیکەی پەیدا کردووە. بۆیە دەبێ من متوەجی ئەوەی بین هیچ ئیختلافێک نابێ ڕێگامان لێ بگری کە پێکەوە کار بکەین. هەر بەو مناسبەتەوە ئەمن دەیکەمە فرسەتێکی باش کە پیرۆزبایە لە برادرانی کۆمەڵەکەم کە یەکتریان گشتەوە کە بوو بە مای خۆشحاڵیمە، هیوادارم بەرەو پێشچوونێکی باش بێ لە حرەکەی چەپدا لە جوڵانەوەی ئازادی خوازی ئێراندا. ئەوە شتێکە کە ئەمن داوا دەکەم لە هەموو جەریاناتی چەپ کە واقعەن دەبێ پشت و پەنای یەک بن، هاوڕێی یەکتر بن و بە یەکتری ڕازی بن. ئەوە کلیلی ڕەمزی کاری ئێستێمانە، دەبێ ئەوەی شۆڕکەینەوە بۆ نێو تەواوی کۆمەلگای ئێرانێ. لە خزمەتتدا خزمە لە منەوە کاکە بوو بەکردیان، من پرسیارێکم نەماوە لە حاڵ ئەگەر دوای وتت هەبێت لە خزمەتانە. ئەمن دووبارە هەر لە ڕێگای کاناڵە جوانەکەی ئێوەوە دەستی هەموو ئەو کەسانە دەگوشم کە ئێستێکانێ لە خیابانەکاندان، کە مبارزە دەکەن، کە لە زیندانەکاندان، کە بەگەژ ڕژیمدا دەچنەوە، سپاسیان دەکەم، دەستیان ماچ دەکەم و مطمئین بن ئێمەش ئەوەی لە دەستمان بێ لەگەڵیانین، بۆیان دەکەین و حتمەنیش دەبێ بیکەین، وەزیفەمانە. هیوادارم ئێمەش بتوانین وەزایفی خۆمان بە درستی لە دیاسپۆرا جێبەجێ بکەین. هیوای سەرکەوتن بۆ ئەو شۆڕشەی دەخوازم و مطمئینیشم ئەو شۆڕشە درەنگ و زوینە حتمما سەر دەکەوی. زۆر سپاس، زۆر سپاس. ئێمە شیوادارین هەرچی زووتر بە کەمترین هەزینەی گیانی و ماڵی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستان کۆماری ئیسلامی بڕۆخێ و ئەم شۆڕشە سەرکەوێت. زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەکەمان بووی کاگە بوبەکری خۆشەویست لە فنلەندەوە. زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی جەناب و کاناڵە بەڕێزەکەشتان دەکەم. بژین سپاس بۆیەوە. شەوێکی شاد. بەڵێ بینەرانی خۆشەویست، دوای دوودانە وتوێش لەگەڵ هاوڕێیان ئیبراهیمی عەلیزادە و کاک ئەبوبەکری سالاری کلیپێک ببینن دێنەوە بۆ لاتان. شیرینیم ڕووناکی چاوێم ئای ڕژی حەیاتێم بینایەی چاوێم خۆکۆترە باریکەی باڵە خوێناوی پێم بڵێ تاهێت فداچێنی داوی دایکر هیچی پێ ناکرێ هیچم لە بەزمایە داوام لەوانایە خێنی نەچێ بەزایە انشالله خێنی نەچێ بەزایە ئەی بۆمە لایلایە ئەی بەزایە دلانە پیرۆشایی سندڕاژاندەوەی بۆ خۆڵەکە زانە شەحەرم بکنەوەی خۆڕۆڵە لێڕە کەسم لەگەڵێ داوای لە ڕەخشانە دوودایە
عتاهي النبي بەڵێ بینەرانی خۆشەویست، بەیانی پێنجشەممە 3 سەرماوەز واتە 3 ئازەری 1401 هەتاوی بە بڕیاری زۆربەی لایەنە سیاسیەکان، بە بڕیاری زۆربەی ڕێکخراوە مەدەنی و بەشەردۆستەکان، زۆربەی ئەو کەسانەی کە ئێستا لە سەنگەری خەڵکان و دژ بە کۆماری ئیسلامی. هەر ئێستا پەیامێک بڵاو بووە لە تویتەری یەحیای گوڵ محەممەدی، مڕەبی باشگای پێرسپۆلیس، ئەڵێت من کەسێکی فوتباڵیم، بەڵام دڵم لای کوردستانە و بیر لە بەیانی پێنجشەممە دەکەمەوە. عەلی کەریمی هەروە زۆربەی زۆری سینەماکاران و وەرزشوانان و هونەرمەندان پێشوازیان کردووە لەوەی کە خەڵک بەیانی لە مانگرتنی سەراسەرییا بێت. ئەم مانگرتنە هەر وەکو لە ڕاگەیاندنی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و زۆربەی لایەنە سیاسیەکانی تر هاتووە
جگە لەوەی پشتیوانی لە خەڵکی کوردستانە، جگە لەوەی کە دژایەتیکردنە لەو جەنایەتانەی کە کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوو لە بۆکان و جوامڕۆ و مەعابات و پیرامشەر و سەقز و هەموو سنە و مەریوان و هەموو شارەکانی کوردستان کردویەتی محکومکردنی ئەو جەنایەتەیە هەنگاوێکی بەرەو پێشە بە ئەم شۆڕەشەی کە ئێستا لە عێراقدایە. سەراسەری بوونەوەی شۆڕەش، جەماوەری تریکردنەوەی ئەم قیامە، هێنانە سەر شەقامی هەموو کۆمەڵانی خەڵک لە ئێران، لە کرێکاران و لە پەرستاران و دکتۆر و وەکیل و دانش ئاموز و دانشجوو و هەموو ئەو کەسانە کە ئێستا لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیە ژین، هێنانە سەر شەقامی ئەوان و ئێعتراز درێژە پێدان بە ئێعتراز نەتیجەکەی دەبێتە ڕووخانی کۆماری ئیسلامی و هاودەنگیەکیش دروست دەکات بۆ پێکهێنانی دەسەڵاتێکی سێکولار و دموکراتی دوای ڕووخانی کۆماری ئیسلامی. هیوادارین بەیانی کوردستانی خۆشەویست، کوردستانی بریندار، کوردستانێک کە هەر ئێستا شارەکانی ملیتاریزەیە و هێزە ئەمنیەتەکان لێی تۆقیون و دەترسێن و شەقامەکان و کۆڵانەکانیان گرتووە و لە ناو دوکانەکانە دوکاندارە ڕفێنن، لەسەر تەختی بیمارستان ئەشکانی مرۆڤەتیەکان ڕفێنن و مناڵی 15 ساڵە و 16 ساڵە دەڕفێن و بۆ شوێنی نادیاری دەبن، ببێتەوە پێشەنگ دوکان و بازار دابخە و هەر وەکو جارەکانی پێشوو بەم مانگرتنە گشتی سەراسەریە پەیوەست ببن. کۆمەڵانی خەڵکی کوردستان پێش ژیناش پێشەنگی شۆڕش و مبارزە بووە. ئەم ڕستە بەناوبانگە ئێستا هەموو ئێرانی گرتووەتەوە. کوردستان سەنگەری مقاومەتە، سەنگەری بەرەو پێشوونی شۆڕشی دژ بە کۆماری ئیسلامیە. لە دوای ژیناش جارێکی تر ئەمە بۆ هەمووان سابت بوو، بە دوای مردن و کوژرانی ژینای جوانەمەرگ جارێکی تر جەرەقە و چەخماخەی ئەو شۆڕشە لێ دراو، نەک تەنیا سەراسەری لە ئاستی ئێران بووەوە بەڵکو هەموو دنیای گرتەوە. هەموو سینەماکاران و وەردەشوانان و تەنانەت سیاسەتمەدارانێک کە تا دوێکە مەسلحەتی ئابووریان ئیجازەی نادا وەدەنگ بێن دژ بە کۆماری ئیسلامی، ئەمڕۆ ئەو هێزە جەماوەریە بەرینە لە ئاست ئێران و کوردستان ئەوانیشی وەدەنگ هێناوە. درێژە پێدان لەم شۆڕشە لەم قیامە هەر وەک خۆتان نەزانن لە یەکگرتووی و هاوپشتی یەکتریندایە. دەبێت ئێمە هەموو جۆرە تاکتیکەکانی مبارزە تاقیب بکەینەوە، یەک بگرین تا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی ئێران. بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە. سبحەی شەو لەم کاتانە جارێکی تر دەبینە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە بەیانی پێنجشەمبە پاشنیوەڕۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەواڵی سەرکەوتنەکانی مانگرتنەکە بڵاو بکاتەوە، وێنەی داخرانی دوکان و بازاڕەکان بڵاو بکاتەوە، وێنەی تەحتیلبوونی کارگا و پاساژەکان و شوێنە تجاریەکان لە ئاستی کوردستان و ئێران بڵاو بکاتەوە. هیوادارین مانگرتن لە ناو زانکۆکان و لە مەدرسەکان و بیمارستانەکان و کارگا سەنعەتیەکان بڵاو بکەینەوە. بەو هیوایە بە کامرانیتان ئەسپێرین تا بەرنامەیەکی تر واتە پێنجشەمبە دوانیوەڕۆ. کات خۆش. بيتم سري برزة اگر مولوی لزاهدانا اجي رفراندوم
ئێمەژین بەرەندازی جمهوری ئیسلامی گەیگەتە ئاخرە خەت مردم پیرۆزن بژی غمگینن با ڕووناکی لەوێ هەتا چاو لە